هەر سەبارەت بە پێشانگای ئۆتۆمبیل کە لە هەولێر بەڕێوە چوو کە تیادا چەندین کۆمپانیای بیانی و جیهانی براندی جیهانی تیادا بەشدار بوون. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پێشانگایە ئەمیر عەلی سلێمان سەرپەرشتی گشتی دارایی سەنتەری پێشانگاکان لەگەڵمانە. کاک ئەمیر، ئەم کاتت باش، چۆن توانیتان ئەم پێشانگا ڕێی بخەن و ئامانجتان لە کردنەوەی ئەم پێشانگایانە چییە؟ زۆر بەخێر هاتنی کەناڵی کەی 24 دەکەن. ئەم پێشانگا جیاواز لە پێشانگاکانی ڕابردوو جیاوازترە لەبەر هاتنی زۆربەی کۆمپانیاکان و برەندە جیهانیەکان و هەر وەک بەڕێستان ئاگادارن کۆمپانیاکان لە 10 وڵات و 75 کۆمپانیا بەشدارن و پلانمان هەیە لە داهاتوو لە 2024 مانگی 2 پێشانگای ئۆتۆشۆ دووبارە دەکرێتەوە لە ساڵی داهاتوو. هەر لە ئێستاوە ئامادەکاریەکان بەردەوامن. ئامادەکاریەکان دەستیان پێکردووە لە بۆ ئۆتۆشۆ 2024 لە مانگی 2 ساڵی داهاتوو. بەڵێ کاک ئەمیر، ئەمساڵ 12 پێشانگای جۆرا و جۆر لە ئەولێر دەکرێتەوە، یعنی سوود و قازانجی ئەو پێشانگایانە بۆ ئابووری کوردستان لە چیدا دەبینێت؟ هەر لە سەرەتای کرانەوەی ئەو پێشانگایە نێزیکەی دو هەفتە بەر لە کرانەوەی پێشانگا لە هەولێر زۆر خەڵک لە ڕووی خەڵکی لە هەموو ئاستەکان، لە ڕووی خەڵکی کەم دەرامەت، خەڵکی وەکو کرێکارەکان، وەستاکان، هەر بگرە لە زۆر سەکتەرەکان، لە زۆر خەڵکی خۆمان بەش هاتوون کە ئەوە وا دەکات حەلی کار برەخسێت لە شاری هەولێر. ئەو خەڵکە هەمووان استیفادەیان کردیە، خەڵکی بەشدار چ لە ڕووی تەکنیک، چ لە ڕووی دیزاین، چ لە ڕووی گرافیک، چ لە ڕووی میدیای، چ لە ڕووی کۆمپانیاکان و بزنسمانەکان هەمویان بەشدارن و استیفادەیەکی باش و جوولایەکی باش کەوتوتە شاری هەولێر. بە تایبەتی پلانی باشتریشمان هەیە و لە داهاتوودا ئینشاءالله کاری جوانتر و باشتریش دەکەین. بەڵێ لەبارەی پێشانگای کتێب دیارە دوای ئەم پێشانگای ڕاستەوخۆ پێشانگای کتێبیش دەکرێتەوە. چه ئامادەکاریەکتان کردووە بۆ پێشوازی لە چاپەمانیەکان، چاپخانەکان، هاوڵاتیان تا چەند ئامادەکاری کراوە؟ لە ڕووی پێشانگای کتابەوە کە 8 مانگ 8 دەکرێتەوە، ئامادەکاریەکان دەتوانن برێم زۆربەی کارە گرنگەکان کراون. داوا لە خەڵکی خۆمان، نووسەران، قوتابیان، خەڵکی خۆمان بێن بەشداری بکەن، بێن کە پلانمان ئەوە خەڵک زیاتر خوێنەری زیاترمان هەبیتن. داهاتووی وڵات زۆر بەندە لەسەر خوێنەر و قوتابیان، نووسەران، تاکیدێکی زۆرمان لەسەر پێشانگای کتاب هەیە و ئەلحەمدولله ئیش و کارەکان زۆر باش بەڕێوە چۆنە. بەڵێ کاک ئەمیر، لەبارەی هاتنی کۆمپانیا بیانەکان بۆ پێشانگاکان بەگشتی، ینی چ بۆ چوونێکیان هەیە لەبارەی بازاڕەکانی هەرێمی کوردستان بۆ ساکردنەوەی بەرەمەکانی؟ داوا لە کۆمپانیاکانی خۆمالی دەکەن بین بەشدار بن لە پێشانگای هەولێر بە تایبەتی، چونکە هاتنی کۆمپانیاکانی خۆمالی هانی کۆمپانیاکانی بیانی دەدات کە بهێن بەشدار بن. بەشداری کۆمپانیاکانی بیانی هانی کەرتی بازرگانی و بزنسی ئەم وڵاتە زیاتر دەداتن. داوا لە هەموو کۆمپانیاکان و بزنسمانەکان دەکەین خەڵکی خۆمان بین و بەشدار بن بە ستافێکی پرۆفێشنال. ئەم پێشانگایە بەم بەهارە دەستی بە کارەکانی خۆی کردووە. بەڵێ
زۆر سپاس ئەمیر عەلی سەرپەرشتی گشتی دارایی سانتەری پێشانگاکان سپاس کە لەگەڵمان بوو.